بۆ بابەتی نەوت و موچەی فەرمانبەران ئێستا هەولێر و بەغدا گەیشتوونەتە ئەوەی کە هەرێمی کوردستان چاوەڕێی عێراق ئەکا بۆ هەناردەکردنی نەوتەکەی. ساڵانە ژمارەیەکی بەرچاو لە نابینایانی کوردستان لە قۆناغەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان ئەخوێنن. سڵاوتان لێبێت. بۆ بابەتەکانی نەوت و ئەو موچانەی کە هێشتا فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەریان نەگرتووە، ئەمڕۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە واژۆی بۆ سەرجەم کۆمپانیاکانی ناوخۆبیانی کردووە و تۆپەکەی هەڵدایەوە ناو گۆڕەپانی عێراق و دەڵێت ئێستا ئێمە چاوەڕێی وەزارەتی نەوتی عێراقین بۆ واژۆکردنی ڕێکەوتن نامەکە. سامانە سروشتیەکانی هەرێم ئەڵێت تەواوی پابەندیەکانیان بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم جێبەجێ کردووە و ئەوەی ماوەتەوە ئەوەیەکە وەزارەتی نەوتی فیدرال وەڵامیان بداتەوە تاکو بە زووترین کات کۆمپانیای سۆمۆ دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بکات و بڕگەکانی ڕێکەوتنامەکە جێبەجێ بکات. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان فەرمانبەران و موچەخۆران موچەی مانگەکانی حەوت و هەشت و ئێستاش کامانجی نوێ وەریان نەگرتووە. چاویان لەسەر ئەو جم و جۆڵانەیە کە لە نێوان هەولێر و بەغدا لە ئارادایە، بەڵکو ڕێکەوتنەکەیان بگاتە سەر و ئەوانیش بە موچەکانیان شاد ببنەوە. کابرای ڕاوچی هەر ڕاوکردنەکەی کارێکی نایاساییە، بەڵام ئەگەر تەقەی لە مەفرەزیەکی پۆلیسیش کرد بێگومان ئەوە دەبێتە دووجار نایاساییکردن و سەرپێچیکردن. ڕووداوی ئەم چیرۆکە لە سنووری ئیدارەی گەرمیان ڕوویداوە. بە تەنیا ڕاوچیەک نەبووە، بەڵکو چوار ڕاوچی بوونە و لە گوندی دووڕاجی ناحیەی نەوجود مەبەستیان بووە ڕاو بکەن، بەڵام پێچەوانەکەی ڕوویداوە. مەفرەزیەکی پۆلیسی دارستان ڕاوی ڕاوچیەکانی ناوە و ئەوانیش دەستیان بە تاقەکردن کردووە لە پۆلیسەکان. دەرەنجام تای ئۆتۆمبیلەکەیان تەقاندووە، بەڵام پۆلیس هەروە بە ئاسانی وازی لێ نەهێناون. یەکێک لە ڕاوچیەکانی دەستگیر کردووە. پۆلیسی دارستان و ژینگەی ئیدارەی گەرمیان بڵاوی کردەوە ئەو ڕاوچەی دەستگیر کراوە پەراویان بۆ ڕێک خست و ڕەوانەی بەردەمی دادوەریان کردووە. بۆ ئەوانەشی کە هەڵاتون مەبەستی ڕاوچیەکانە فەرمانی گرتنیان بۆ دەرکراوە. نابینایانی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی خوێندن وەک هەر مرۆڤێکی ئاسایی قۆڵیان لێ هەڵماڵیوە و لا بارودۆخی خوێندنەکەی خۆیان ئەپێچنەوە. ماوەیەکی زۆرە خەریکی تۆمارکردنی وانەکانن بە دەنگ بۆ ئەوەی قوتابی و خوێندکاری نابینە بتوانن لە ڕێگەی بیستنی دەنجی وانەکانەوە ئەوانەی کە تۆمارکراون وانەکانیان بخوێنن. هەر ئەوە نام ئەوە تا مەڵبەندی گشتی یەکێتی نابینایانی کوردستان تەواوی دەرچوانی نابینای لە هەرێمی کوردستان ئاگادار کردوتەوە کە پێویستە پەیوەندیان پێوە بکەن بۆ ئەوی بتوانن لە ڕێگەی زانکۆ لاینەوە درێژە بە خوێندن بدەن، بە تایبەتیش لە قۆناغی زانکۆدا. ئاگاداریەکە سەرجەم خوێندکارە نابیناکانی دەرچووی قۆناغی 12 ئامادەی ئەگرێتەوە. عومەر خدر سەرۆکی یەکێتی نابینایانیش بە 1964 وت هەر خوێندکارێکی دەرچوو ئەگەر بیەوێت لە ڕێگەی زانکۆلاین بخوێنێت پێویستە لە ڕێگەی ئێمەوە زانکۆلاینەکەی پڕ بکاتەوە. ئێمەش هەموو کار ئاسانی و هاوکاریەکی بۆ ئەەکەین. لە هەولێر بە تەنیا تیمەکانی ژینگە پارێزی کۆمپانیاکانی کۆکردنەوەی خاشاک و پاشماوەکان کاری پاکڕاگرتنی شارەکە ناکەن، بەڵکو بەڕێوەبەرایەتێکی تایبەتیش لە ناو شارەوانی هەولێر هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی. لە ڕێگەی تیمە تایبەتیەکانەوە هەر شوێنێکی هەولێر پێویستی بە پاکردنەوە بێت دەم و دەست بۆی ئەچن. ئەم بەیانە تیمەکان ڕویان لە شەقامە بەناوبانکەی 6 مەتری کرد. لە هەڵمەتێکدا لە ڕێگەی بەکارهێنانی 6 تانکەری ئاو تەواوی شەقامە بازنەیەکەیان شوشت و خاوێنیان کردەوە. بەڕێوەبەرایەتیەکە ئەڵێت ئەمڕۆ چوارشەممە کاتژمێر 6 بەیانی بە بەشداری هێزی مرۆیی ژینگە پارێزان ئەم کاریان بۆ شەقامەکە کردووە و دەشڵێت بە سوود وەرگرتن لە چۆڵبوونی شەقامەکە کە بەیانیەکی زوو بووە و جەنجاڵی نەبووە توانیان بە ئیسراحەتی خۆیان هەڵمەتەکە بە سەرکەوتووی بە ئەنجام بگێنن. دەرماڵە زیادکراوەکە بۆ مامۆستایانی عێراق کەوتە بواری جێبەجێکردنەوە. چۆن ئەمەیان دوای ئەوەی کە لە ڕۆژنامەی وەقایەی عێراقی بە فەرمی بڵاو کرایەوە ئەوەی کە هەمواری یەکەمی یاسای وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی بوو. یەکێ لە بڕگەکانی ئەوە بوو کە پێویستە زیاتر بایەخ بە ژیان و گوزەرانی مامۆستایان لە سەرتاسەری عێراق بدرێت.
دیارە زیادبوونەکە دەرماڵە بوو دەرماڵی مامۆستایان لە 150,000ەوە بۆ 300,000 دینار. ئەی سەبارەت بە مامۆستایانی هەرێمی کوردستان چی ئەکرێ؟ پێشتر ئێمە لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان قسەمان کردووە، ئەوان سەردانێکی تایبەتیان بۆ بەغدا ئەنجامدا بوو بۆ ئەوەی لایەنە پەیوەنددارەکان ببینن. ئەوە بوو لەگەڵ نەقابەی مامۆستایانی عێراق کار لەسەر ئەوە ئەکەن کە هەرچۆنێک بێت ئەو زیادبوونی دەرماڵەیە مامۆستایانی هەرێمی کوردستانیش لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لێی سوودمەند بن. سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان داوا لە وەزارەتی پەروەردە ئەکا کە ورتر ئەوانیش لە ڕێی خۆیانەوە و لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا بەوردی کار لەسەر ئەمە بکەن بۆ ئەوەی بتواندرێت کە مامۆستایانی هەرێمی کوردستانیش سوود لە زیادکردنی ئەو دەرماڵەیە وەربگرن کە بڕێکی زۆرە تەمان مانگانە ئەدرێتن کە ئەویش لە 150,000ەوە بۆ 300,000 دینارە. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.